لە هەرێمی کوردستان ئازادی کاری ڕۆژنامەگەری لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە. بەپێی ئامارە نوێیەکان ساڵی 2025 بۆتە وێزگەی بەرزبوونەوەی پێشەلکاریەکان کە تیایدا 350 حاڵەت دژ بە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن تۆمار کراوە. لە ساڵی 2025دا 350 پێشەلکاری بەرامبەر بە 252 ڕۆژنامە ئەنجام دراوە لە هەرێمی کوردستاندا و جۆرەکانیشیان بەم شێوەیە: حاڵەتی تەقەکردن لە ڕۆژنامەنووس، یەک حاڵەتی تیرۆرکردن بە درۆن، 120 حاڵەت 74 حاڵەتی لێدان و پەڕەشە و هێرش سوکایەتی، 53 حاڵەتی شکاندن و زەبطکردنی، 3 حاڵەتی هەڵکوتان بەسەر ئۆفیس و داخستنی کەناڵ، 52 حاڵەتی دەستبەسەرکردنی ڕۆژنامەنووس، 4 حاڵەتی پڕکردنەوەی فۆرم و بەڵێننامەی نایاسایی. سەنتەری میترۆ و تۆڕی هاوپەیمانی 19 ئاماژەبەوە دەکەن کە پەلەماردان و دەستبەسەراگرتنی تیمەکان بۆتە ڕۆتینی ڕۆژانەی دەستگامنیەکان. لە کاتێکیشدا سلێمانی پشکی شێری لە ناڕەزایەتیەکان دژ بە نادادی و پرسی موچەبەر دەکەوێت لە بەرامبەریشدا فشارەکان بۆ بێدەنگکردنی دەنگە جیاوازەکان و سنووردارکردنی کردبوونەوەکان تونتر کراونەتەوە. خۆپشاندان لە 50 کەس بترازێ وەک مەترسیە بۆ سەر ئەمنی قەومی تەماشا بکرێت، کەناڵ داخن، ستۆدیۆ داگیرەکەن، نایدەنەوە، گەرەستەکانیان نەشکێنن، ئەو بە هەڕەشە دەڵێن ئەمری وەزیر گرتبوونەوە، وەرکشۆپ، تەنانەت کۆنگرەی ڕۆژنامەنووسی دەبێ وەڵەتی بۆ وەرگیرێت، تەنانەت تەقی شانۆیی سینەمایی دەبێ ئاسایش ببینێت. هاوڕێیان داوای یاسایی بەهۆی ڕەخنەگرتن لە دەسەڵاتە گشتیەکان زیایی کردووە. تنگوتیژی پەلاماردانی تیمەکانی ڕاگەیاندن و توندکردنیان لە بنکەکانی زیندانی ئاسایش ڕۆتینی ڕۆژ بابەتەکانی تایبەت بە بڵاوکردنەوە و کەیسی بابەتەکانی تایبەت بە بڵاوکردنەوە و کەیسی خۆپشاندانەکان دراونەتە دەستی ئاسایش نەک پۆلیس. فەرمانی مانەوە لە زیندان بۆ ڕۆژنامەنووس نووسەر ڕەخنەگرت پەریسەندووە. ڕەخنەگرتن لە دەسەڵات بە یاسای سزادانی عێراقی کۆتوبەندە. هەواڵی ساختە و چاواشەکارانە ئەکرێتە پاساو بۆ پێشنیازی یاسای میدیای ئەلکترۆنی تا کۆتوبەندی بکەن. لە ساڵی 2025 لەلایەن چین و توێژە جیاوازەکانەوە لە هەرێمی کوردستان 356 چالاکی جۆراوجۆر ئەنجام دراوە. شێوازی ناڕەزایەتیەکان بەم شێوەیە بوون: 186 گرتبوونەوە، 96 کۆنگرەی ڕۆژنامەوانی، 29 داخستنی شەقە، 27 بایکۆت، 9 ڕێپێوان، 7 مانگرتن، 2 کۆکردنەوەی واژۆ. ناڕەزایەتەکانی ساڵی 2025 بەپێی شوێن: 185 چالاکی لە سلێمانی، 111 چالاکی لە هەولێر، 14 چالاکی لە دوهۆک، 16 چالاکی لە هەڵەبجە، 11 چالاکی لە ئیداری سەربەخۆی ڕاپەڕین، 18 چالاکی لە گەرمیان، 1 چالاکی لە ئیداری سۆران. ئەم دۆخە ئاڵۆزە هەرێمی کوردستانی خستۆتە بەردەم ڕەخنەی نێودەوڵەتی لە نێوان ململانەی دەسەڵات و مافی ڕووماڵ و دەستڕاگەیشتن بە زانیاری. ئایا ئازادی ڕادەربڕین دەبێتە قوربانی کۆتوبەندە سیاسیەکان؟ ئایا دەکرێت ساڵی ئایندا بێتە ساڵی بەخۆداچوونە و ڕێزگرتن لە یاساکانی بواری ڕۆژنامەوانی یاخود نا؟ ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.